یارم ڕۆیی جێیەشتم دنیای زۆر پێچەشتم لە ڕێگای غەریبیدا ڕۆیشت و شکا پشتم ئەو لا بەریتانیایە منیش لە شاخ و دەشتم بێخەم بوو لەوەی ڕۆیشت و شکا پشتم گەشا گوڵی ئەم شارە ئەو دڵە بۆت بێقەرارە خۆشم دەوێی بەقەدەر ڕووناکایی ئەو شارە وەرە باش بینەوە گەشتێنیا لارە تا نامەیەک دەنێری دڵم بۆت لازەرە خەریکی قاعە و جیمە بیری هەر لای ڕێجیمە جیمی گیاج و تەجمیلە ئەڵێ لای بە بۆ چیمە ئەڵێ لە لەندەن نەبێ جا بەبێ تۆ بۆ چیمە ئەڵێ هێنبیرت دەکەم دکتۆر نازانێ چیمە گەشا گوڵی ئەم شارە ئەو دڵە بۆت بێقەرارە خۆشم دەوێی بەقەدەر ڕووناکایی ئەو شارە وەرە باش بینەوە گەشتێنیا لارە تا نامەیەک دەنێری دڵم بۆت لازەرە کەشخەیی لە ناخیایە منی بە خەیاڵ نایە ئەڵێ من هەر چاوەڕێم ئایفۆن 5 بۆ نایە ئەی کاتە شان و کۆڵی کامە مارکەی چانتایە مۆدیلی سەیارەکەی تەڵەب خاسی جیتایە گەشا گوڵی ئەم شارە ئەم دڵە بۆت بێقەرارە خۆشم دەوێی بەقەدەر ڕووناکایی ئەو شارە وەرە باش بینەوە گەشتێنیا لارە تا نامەیەک دەنێری دڵم بۆت لازەرە یارم ئەوەندە جوانە باڵای 180 دەڵێ هوونەر خەممەخۆ خۆم بەس بۆ تۆ دانایە جسمینەوە شەزنەوە هەر وەکو ئینکاوایە خوا بیکا بە قسمەتم هەر ئەوم لە دڵدایە خوا بیکا بە قسمەتم هەر ئەوم لە دڵدایە گەشا گوڵی ئەم شارە ئەم دڵە بۆت بێقەرارە خۆشم دەوێی بەقەدەر ڕووناکایی ئەو شارە وەرە باش بینەوە گەشتێنیا لارە تا ستۆریەک دەنێری ئەو دڵە بێقەرارە تا ستۆریەک دەنێری ئەو دڵە بێقەرارە ژیت